ژینای کوردستان بوو بە ژینای ئێران. ژینا کچەلاوێکی سەقزی بە هەزاران ئومێد و خۆشیەوە سەردانی تارانی کرد. ژینا یان مەحسا ئەمینی هەروەک هەموو کچ و کوڕێکی گەنجی شارەکەی دەیهەویست چەند ڕۆژێک تاران ببینێ، بازارێک بکاو بە کۆڵبەرێک بیرەوەری خۆشەوە بگەڕێتەوە زێدی خۆی. بەڵام دوژمنانی شادی و لاوێتی ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی بەهۆی ئەوەی کە چەند تاڵ لە قژی بەدەرەوە بوو گرتیان و ئەشکەنجە و ئازاریاندا و لە ماوەیەکی زۆر کەمدا ژینای لاویان خستە ناو کۆماوە و لەسەر تەختی نەخۆشخانە و بە کوشتنی بە ئەنقەستی حکوومەتی بۆ هەتایە لە دایک و باوک خوشک و برا لە هاوڕێ و ناسیاوەکانیان دابڕی. مەرگی لە ناکاوی ژینا ملیۆنان ژن و پیاوی شەریفی کوردستان و ئێرانی تووڕە کرد و زۆر زوو بوو بە هەواڵی یەکەمی تۆڕە کۆمەڵایەتی و میدیا هەواڵنێریەکان. خۆراگری دایک و باوکی جگەر سوتاوی ژینا لە بەرامبەر هەڕەشەکانی بەکرێگیراوە ئیتلاعەتیەکانی ڕژیم، خەبات و تووڕەیی هەزاران ژن و خەڵکی کوردستان لە شارەکانی سەقز و سنە و خۆپیشاندانەکانی تاران ڕێگەیان بە ڕژیم نەدا کە جنایەتی کوشتنی ژینای لاو بە نەهێنی و لە بێدەنگیدا بە فەرامۆشی بسپێرێت. لایەنە سیاسیەکانی کوردستان، هێزە چەپ و پێشکەوتن خوازەکان، کەسایەتیە فەرهەنگی، هونەری، وەرزشی و سیاسیەکان بۆ دیفاع لە ژینا و سەرکەوتو و هەڵاواردنی دژی ژنانیان مەحکوم کرد. چیرۆک و چارەنووسی پڕ لە ئازار و کارە ساتپاری ژینا چیرۆکی زیاتر لە 40 ملیۆن ژنی ئێران و کوردستانە. چیرۆکی زوڵم و هەڵاواردن دژ بە ژنان و هەڵس و کەوتی سەرڕۆیانەی لات و لوتە ئیسلامیەکانە بۆ داسەپاندنی حیجابی زۆرم لێ بەسەر ژناندا. لە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانەوە کە تەرمی خوێناوی و ئەشکەنجە دراوی ژینایان گوڵباران کرد تا دەگاتە دوورترین گوند و شارەکانی ئێران، ناوی ژینا یان مەحسا ئەمینی بوو بە ناوێکی خۆشەویست و ئاشنای ملیۆنان کەس. زۆر یەک لەو دایک و باوکانەی لە ماڵەوە یان لە تاراوگا کچی وەک ژینایان هەیە، نەفرەت و بێزاری خۆیان بەرامبەر بە ڕژیمی دژەژن و مرۆڤ کوژی کۆماری ئیسلامی دەربڕی و هاوسۆزی و هاودەردی خۆیان بە بنەماڵەی جەرگ سوتاوی ژینا و خەڵکی شاری سەقز و کوردستانیش نیشاندا. ژینا و چارەنووسە پڕ لە ئێش و ئازارەکەی ئازاری هاوبەشی ملیۆنان ئێرانی و سەدان ملیۆن خەڵکی جیهانە کە لە بەربەڕیەت و دواکەوتویی ئیسلامی بێزارن و خوازیاری جیایی دین و ئاین لە دەوڵەتن. ژینا و دیفاع لە ژینا واتە دیفاع لە بەرابەری مافی ژن و پیا و دیفاع لە پێشگرتن و دەستڕێژیکردنی دام و دەستگا ئاینیەکان بۆ سەر مافی ژنانە. مەرگی کارە ساتپاری ژینا بۆ ملیۆنان کەس لە خەڵکی ئێران و کوردستانی دەرخست کە ئەگەر خەبات و ناڕەزایەتیەکان یەکگرتوانە بێت و لە خواستی ڕەوا و بەرحەق و مافی مرۆڤی خۆیان دیفاع بکەن، دەتوانن دەستی ئەم ڕژیمە لەسەر خەڵکی ئێران کورد بکەنەوە. هاوسۆزەکانی ژینا، خەڵکی شەریف و ئازادی خوازی کوردستان لەگەڵ ملیۆنان ژن و پیاوی ئازادی خواز و پێشکەوتن خوازی ئێران خوازیاری دەست بەسەرکردنی بکەرانی ئەم تاوانە و هەڵوەشانەوەی ماشێنی کوشتار و جنایەتی گەشتی ئێرشاد و دادگاییکردنی کۆی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێرانن. قەبارەی ئەو شێعر و سرودانە، ئەو وێنە، پۆستێر و کاریکاتۆرانەی دەسەڵاتدارانی ڕژیم، فیلم و نووسراوەکانی کە بۆ ژینا و لە پەیوەند لەگەڵ ئەم جنایەتە ترسناکە کە لەم چەند ڕۆژەدا بەرهەم هاتوون، دەری دەخات کە ویژدانە بە ئاگا و ڕووناکبیرەکان زۆر هێزێکی بەهێز و چارەنووسسازن. ئەگەر مانگرتنی گشتی کوردستان بە یەکڕیزی و بەهێزێکی زیاترەوە بەڕێوە بچێت و پشتیوانی بەرفراوانی خەڵکی شارەکانی دیکەی ئێرانی لە پشت بێت، هاوسەنگی هێز لە بەرامبەر ڕژیمدا بە قازانجی بەرەی خەڵک دەگۆڕدرێت. ئەرکی هەموو هێزە چەپ و جەماوەریەکان، هەموو ئینسانە دموکرات و سێکۆلارەکان، سەرجەم ئەو کەسانەی کە خوازیاری یەکسانی ژن و پیا و هەڵوەشانەوە و بە نایاساییکردنی گەشتی ئێرشادن،
ئەوەیە کە لە ڕیزێکی یەکگرتوانە و هاوبەشدا بەرامبەر بە کۆماری ئیسلامی بوەستنەوە. ئێمە جارێکی دیکە تاوانی کوشتنی بە ئەنقەست و دەوڵەتی ژینە لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە مەحکوم دەکەین و لەگەڵ بنەماڵەی داغدار و بەڕێزی ئەمینی لەگەڵ خەڵکی شاری سەقز و سەرجەم خەڵکی کوردستان و بنەماڵەی قوربانیانی دەستی کۆماری دژەژنی ئیسلامی هاوسۆزی و هاوخەمی خۆمان ڕادەگەین.